بارودۆخی بازار لە بارودۆخی هێزگا خراپدا بارودۆخی هاوڵاتیان لە هێزگا خراپدا بێگومان ئەگەر هاوڵاتیان شایستێکی دارایی باشیان نەبێ و موچە دابەش نەکرێت ناتوان بازارێکی باشکەن و بێگومان بازارەکان بە شێوەیەکی هێزگار بازاریان دابەزیوە لە چەند ساڵانی پێشووداوە و کاتانی کە موچە دەدرێ یعنی جیاوازیەکی هێزگار ڕوون دەبیندرێت ناو بازارەکاندا لە ڕووی فرۆشتنەوە لە ڕووی قەرەباڵغیەوە ئەو شارە و ئەو وڵاتە و ئەو هەرێمە پشتی سەتانەوەتی بە موچەی بەستیە ئێساش کە موچە تاخیر بی و موچە نەبی و لەسەر لێ دوانی بەرپرسەکانی سیاسی ئەوەی ئەبینی لەیکرا خیتابە شێدەن شڵەژانێکی زۆر گەورە دروستە بی بۆ ئەو بازارەوە هەمومان ئەبین ئێستا وەزعی بازار زۆر خراپە وەزعی خەڵک خراپە وەزعی موچەخۆر خراپە و ئێمە هیوامان وایە لەمە دوا خەڵک ئەوەندەی بکرێ پشت بە موچە نەبەستی هەموو بازار هەموو شتێک خواردن و خۆراک و جلوبەرگیش دەکەوێتەوە سەر موچە گەر موچە نیە بازار نییە بازار ئێستا حاڵیان هەمووی بەوەیەوە ماوە ئەوروپا ئەوانەی ئەوروپا شت دەکڕن دەنا لێرە بازار زۆر زعیفە چکە ببوونی ئەوەی کە موچە نەیات ڕۆژێک کە موچە بێت هەفتەی سەرتا بازار زۆر باشە بەس دوایە هەفتەی بازار هیچ شتێکی معنای جوڵانێکتیانەماوە چونکە خەڵک پارەی ئێستا بژێوی ژیانی پێ نییە جلوبەرگی شتێکی زۆر پێویست نییە کابراگە پارەی پێ نەبێت احتیاجی خۆی دەکات نایکرێ ڕاستی بازار بۆ شێوە خراپ نییە کە خەڵک باسی دەکات لەخوا بە زیاد بێت لەخوا بە زیادە باشە ئەوەندە خراپیش نییە ئەگە سەیری وڵاتە ئەوروپیەکان کە لێرە گرانی لێرە گرانی نییە لەخوای گەورە لەسەر بەحری نەوتنێکە بزانین چۆن بەکاری دێنی وەڵی دواکەوتنی موچە لەسەر کاریگەری زۆری لەسەر بازار دروست کردووە یعنی بڵێن بە ڕادەیەکی زۆر ئێستا بازارەکە ینی بڵێن ئەوە سعات 4 نیوە جاران ئەو دەمانە گەرمەی بازار بوو ئەو کاتانە گەرمەی بازار بوو خەڵک هاتوو چۆی دەکرشتی دەکڕی ئەشە بەس ئێستاوە دەبینێت چۆڵ هۆڵە نەکەس دێنە هیچ ئەوە کاریگەری یەکجار زۆری کردوتە سەر بازار ینی بڵێن بە شێوازێکی زۆر بازاری کەس کردووە ئەوەی دەشێتە بازاری بۆ وەڕەزی خۆی بۆ پیاسێک یان بۆ شتێک دێ پیاسێکی دیاگا بۆ شتێک وەڕەزی خۆی دەردەبرە و دەڕاتەوە هەفتی گەورەی هەیە بە تایبەتی چونکە لەو سنوورەی سەروی 1970 موچەخۆرە ئەمە شوای کردووە خەڵک تەمبەڵ بێ لە نەتیجەی بوون بە موچەخۆری خەڵک تەمبەڵ دەبێت خولیای کەسابەتی نامێنێ تەماشا دەکەین لە 2012 ئەوانە وەزعی دارایی عێراق بەگشتی باش و هەرێمە تایبەتی وەزعی زۆر باش و خەڵک لە ئەوروپاوە دەگەڕاوە بەڵام ئێستا دەبینی پێچەوانەیە دووبارە لە وڵاتی ئێمە هەر چەند ساڵ جارێک گرفتێک دروست دەبێت خەڵک بەدۆخێکی